باستەوە دەکەین کە نەبوونی پارە وەستانی بەشێکی زۆر لە پرۆژەکان جارێکی دیکە بەڵێندەرانی سلێمانی کۆکردەوە و ئەم میکانیزم و ڕێگە چارانەیان باس کرد کە پێویستە بیگرنەبەر بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پارانیان بۆ خەرج بکات کە لە ساڵی 2014ەوە لای حکوومەتەوە بۆ هۆیەوە نزیکی 1000 بەڵێندەر لە سلێمانی مایوەپووچ بوون ڕەنگە ژمارەکە لەوەش زیاتر بێ هەر لە کۆبوونەوەکەدا لیژنەیەکیان پێکێنا بۆ ئەوەی کە ڕێوشۆنەکانی دروستکردنی فشار ڕێک بخات تا حکوومەت بەهانایانەوە بێت. ئێمە گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتاکەین هەروەها زانێری زیاتر لەم ڕۆوە خەینە ڕوو و کارەکانی ئەو لیژنەیە چی دەبن باسی لێوە دەکەین لەگەڵ میوانەکەم کە ڕاستەخۆ لە ستودیۆ لای من ئامادەیە محەممەد عتا جێگری سەرۆکی لە خی سلێمانێکێتی بەڵێندەرانی کوردستان. کاک محەممەد بەخێر هاتی. سپاس بۆ ئامادە بوونێت. کاک محەممەد بەگشتی گیر و گرفتەکانی بەڵێندەران لە ئێستادا چییە؟ هەر کێشە کۆنەکانە هەیە یاخود کێشەی زیاترتان بۆ خۆی کێشە کۆنەکەمانە بە دەرەجە یەک کە کۆبۆتوانێ ئێستا ئێتەوەنیە بەرەو تەقینەوە ئاچێت بەڕاستی خەڵکە بێتاقەت بووە کێشەی تازە کە دروست بووێ بۆمان سەرڕێ ئەو نەبوونی و قەیرانانەی کە بۆ بەڵێندەر دروست بوو زیادکردنی کۆمەڵی ڕۆتیناتە وەکو کاروباری کۆمەڵایەتی وەکو زیادکردنی باج وەکو زیادکردنی ڕسومات وەکو تازەکردنەوەی خطاب زەمان ئەمانە کۆمەڵی کێشەی تازەن کە حکوومەت ئەوەیە ئەمانەی وەلا بنایە هەتا وەزعی بەڵێندەر بە تەواوەتی چاگە بوو. باشە. ئەو بیانوانی کە ئەوان هیانە بۆ خەرجنەکردنی شای سەدارایەکانی بەڵێندەران تا چەند لە جێ خۆیەتی و هەروها بیانوەکانیان چییە؟ وەڵی ئەو بیانوانە کە هێندێتوانێ من شخصی خۆم و برادرانیش کۆمپانیەکان هەمان تا ڕادەیەک باوەڕ بە و قسەیە ناکەی ینی حرمەتمەیە بۆیان چونکە پارە هەیە بەڵام خۆی کێشەی حکوومەتی هەرێم ئەوەیە خۆیمە پارەکەمان ئێستا لای حکوومەتی سلێمانی نییە پارەکەمان لای حکوومەتی هەرێمە ئێمە سلێمانی پارەی لە چۆ بێت لە ئەنجومەنی وەزیرانەوە بێت کوڕی پرۆژەیەکیش کە دەرەچێ پێویستە حکوومەت بودجەی تایبەتی بۆ دانرابێت لە بانقەکانە بەڵام کارەساتەکە لەوایە حکوومەت هیچ بودجەیەک دانانێ بۆ هیچ پرۆژەیە کە یێتە سەر ئەژمان داوای سلپاکیاڵە بودجەی ئەم مەشروعە داواکاریەوە لە حکوومەتی هەرێم و ئەنجومەنی وەزیرانە بەڵێ ئێمە لە ئەنجومەن ئێمە کە پەنامان بۆ بەڕێزکا قوبات بردووە بەسەراحەتەن ئەمانەیە شفاعەتێکمان بۆ بکات لە ئەنجومەنی وەزیران داکۆچێکمان لێ بکات لەو مافانەی کە هەمانە ئێمە لە سلێمانە خۆشکەبین و ئەوشکەبین بۆن کات کەسی کەمان نیە خۆ دیفاعمان لێ بکات لەوێ ڕاستە هەوڵەکانی کاک قوبات وڵی کاقوبات من لەو ڕۆژانەی پێشوا چوومە نووسینگەکەی بەڕێزیان لەوێ لەگەڵ سکرتێرەکەی دانیشتین وتی بەکە قوبات ببینن بەسەر چاو بزانین جوابەکەی چی بێتە سا وەڵاممان دەست نەکەوتەوەتەوانێ. باشە کاک محەممەد ئەو میکانیزم ڕێگە چارانەی کە پێویستە بگیرێنە بەر بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانەم کێشانەی بەڵێندەران پێت وایە چییە؟ چارەسەرەکەی ئەوەیە حکوومەت ئەو پرۆژانە بخاتەوە گەڕ بەبێت چۆنێتی و جۆرێتی پرۆژەکان باشە بەڵێندەر و کۆمپانیەکان ئاعفا بکات لە کۆمەڵێ شتومەک چکە زەرمەندیەکە وەکو باج وەکو غەرامەی دواکەوتن ینی غەرامەی دواکەوتنەکە هەم باجەگرێتەوە هەم کاروباری کۆمەڵایەتێگێتەوە هەم کۆمەڵێ شتی کەژەگێتەوە ئەو باجانە لەو بەڵێندەرانەش وەردەگیرێت کە پرۆژیان نییە و کاریان ینی کار لە هیچ پرۆژەیەکان ناکەن ناخۆ لە هەم کۆمپانیاگەکە پرۆژەی نەبێ هینی پێ ناکەن باجی لێوەرناگیرێت بەڵام هاتوون قانونێکیان داناوە باجی وەرزیمان هەیە سێ مانگە کولی سێ مانگ جارێکەوێ کۆمپانیا ئیشی هەبێ و نەی بێ بچێ و فۆرمانە پڕکاتەوە ئەگە پڕێ نکاتەوە غەراماکرێ لەگەڵەوەش ساڵانەشمان هەیە ئەلەقەل ساڵانەکە ئێمە شکرین بێ تۆم ڕۆتیناتی هەوڵی لابەرە یعنی خەڵکە هەر ئیشی نەبێت کۆمپانیەکان ئەوێ هەر مەشغوڵی ڕێگەی بینی زەری بۆ فۆرم پڕکردنەوە و تەقدیمکردنەوە بن ینی خەڵکەشی مەژغوڵ کردەوە اینجا ئەمە ئەگە یارمەتیم بیت لابردنی خطاب زەمان تازە نەکردنەوەی خطاب زەمانەکان هی پرۆژەکان کابرا پرۆژەکەی وەستاوە لە 2014ەوە ئەکەنە سەری ئەڵێ پرۆژە ئەبێ خطاب زەمانەکە تازەکەیتوانێ کابراش تازەی ناکاتەوە پارێکی زۆری داناوە ئەڵێگە تازەی نەکردەوە وەڵحەت تووشی غەرامەیەکەن لەم حاڵەتەشا کابرای قەناعەت پێکەن تازەی کاتەوە بە شەرتێ ئەڵێ پارەکەم لە بانقا هەیە لەو پارەی ڕایکێشن حکوومەت کار بۆ قسەیە ناکە. باشە هۆکار چییە و کاری پێ ناکات؟ پارەکان بلۆ کراوە ینی پارەکان دەستی بەسەرگیرەوە ناتوانین هیچ هۆکارێکیان پێ وتون کە بۆچی ئەم پارانە بلۆکرا و دەستی بەسەرا گیراو نادرێەوە بەڵێندەران ئەڵێن هەر ئەڵێن ڕێنماییش بە پێ قانونی هەموو عالم ڕێنمایی قانون نییە ڕێنمایی شتێکە
خۆیان بڕیار لە سەدی ئێن یعنی هیچ مادێکی قانونی نییە ئەسڵم خۆی مەمنوع ئەتۆپاری هاوڵاتی حیجزکەی لەوانقا لەسەر چ ئەساسی حیجز کردووە پرۆژەکەش لە وەستاوە کابرا ئێدا پارەکەی بۆ بجوڵێنە با پرۆژەکەش بکەیتەوە ئیش باشە کاک محەممەدەم گرفتانە تەنها ئێوە هەتانەیە خودت بەڵندەرانی پارێزگەکانی تریشیانە واللهی ئەوانیش هەیەە بەڵام ئەوان لەوە ناچێت بەم شێوەی ئێمە بێت بە سەراحەتە ئەوان لەوە ناچێت پشتگیریان بۆ ئێوە چۆنە واللهی پشتگیریان ئەڵێمە هەموو پشتگیریەکی داوا تەنها بەوتن پشتگیری دەکرێت جێگەی خۆی بگرێ واللهی بە بوتن بە نووسراوە بە نووسرا ئێستا هیچ نووسراوێک بە نووسرا پشتگیریان کردن هیچ نووسراکەمە دەست نەگەشتەوە بەڵام پەیما وعدەوە ناوە کە پشتگیریمان بکەن باشە ئێستا تا ئێستا چەند بەڵندەر تووشی زیان بوون و مایە پوچ بوون و چەند لە ئێستادا چەند بەڵندەر کار دەکات خۆی سا هەفتا و پێنجی کۆمپانیەکان بە شێوەیەکی گشتی هەمووی مایە پوچ بوو و ئیشەکانیان وەستاوە لەوانە تقریبان زیاد لە 850 تا 900 نزیک هزار بێتەوە پرۆژەمان لە ناوچەی سنووری سلێمانیە هەمووی وەستاوە بێژگەرەوش پرۆژەی جۆرە پرۆژێکەمانەیە هێنی شیرینی نەوتی پێوترێ ئەوە ئەو ئی پەترۆ دۆلارە ئەوە کەس هەل لێ ناپرسێ کەس خۆی ناکە بە خاوەنی اینجا ئێمە لە کابینەی پێشوا بە سەراحەتەن باش بوو شتیان سەرفەکرد بۆ مقاوم لە کۆڕکۆبوونەوە باسمانەکرا بەڵام هەر ناومان نەماوە لە هیچ شوێنەکە باشە کاک محەممەد لە کۆبوونەوەکەتاندا لیژنەیەکتان پێکێناوە بۆ ئەوەی کە هەندێک ڕێنماییتە بۆ ئەوەی کە فشارێک دروست بکات لەسەر لایانی پەیوەندیدار بۆی کە شایستەکانتان بدرێتێ کاری ئەو لیژنێت چییە چۆن کار لەسەرم بابەتاکەن کاری ئەو لیژنێ بە داداچوونە بۆ فەرمانگەکان باشە بۆ فەرمانگەکان بۆ کۆکردنەوەی کۆمەڵی زانیاری لەسەر پرۆژەکان بۆ کۆکردنەوەی کۆمەڵی زانیاری لەسەر ئەو پارەی کە لای حکوومەتە چەنە بە دەقیقی دەستمان بکەوێت باشە لە هەمان کاتە سەردانی هەموو لایانی پەیوەندیدار بکەین و مقایژێتی بەڵندەرانی ژێمەکوشتی بەڵندەران لەگەڵە ناخۆم ئەندامم تیا هەموو پشتگیریان بکەین بۆ کاری یاسایی نەک بۆ کاری نایاسایی هەموو یارمەتییان بین و هەموو پشتگیریشان لەکەین لیژنەکە لەلایەن کێوکەوە پێکێنراوە کێوکێ بەشداری 6 کەسە باشە 6 کەسە من خۆم سەرۆکی لیژنەکەم لەگەڵیانە کە هین بووین ئێستاەوە دوو ڕۆژە دەست بەکار بووین خەریکی کۆمەڵێ ساقەتی بەیاننامەیەکی بڵاوی کەینەوانێ بین بەلایانی پەیوەندیدار بەیاننامەکەتان چی لە خۆ گرتووە هەر ئەم شتانی کە باسمان کرد ئەم کێشۆگیر و گرفتانەوەم داواکاریانەتان یعنی 2014ەوە خەڵک بە تاوتی تەحملی نەماوە بەڕاستی باشە وەستانی ئەم پرۆژانە کاریگەری خستۆتە سەر لاوازبوون یاخود کەمبوونەوەی وەبەرهێنان لە سلێمانی هەروەها کەمبوونەوەی دەستی کار لە سلێمانیا بەڵێ ئەو پرۆژانەی کە وەستاوە زیاتر لە 120,000 هەلی کاری وەستانوە هەمویان پرۆژەی گرنگ بوون تاوان پرۆژەی گرنگ و پرۆژەکان و باسیشم کرد جاری پێشوورەکە بەڕێستانە پرۆژەی خزمە گوزاری تیا خزمە گوزاری بڵێن ڕێگاوبان کۆڵانەکان سلێمانی خەستەخانە قوتابخانە پرۆژەی نیشتە جێبوونمان هەیە من ئەوەم پێ سەیرە حکوومەت ئەڵێ ئێمە 20,000ەکەی نیشتە جێبوون دروست دەکەین بۆ هەژاران و کەم دەرامەتان ئێ باشە تو ئێستا ئەو عەدەدەت هەیە لە سلێمانیە ئەو پرۆژانە ئەوە تا لە کەڵەوانان هەتە لە چەمچەماڵ هەتە لە پێنجێن هەتە لە هەڵەبجاتە ئەمانە بۆ ناخیتەوە کار بازێکی سات دەیمەوە بازێکی سات چلی ماوە ئەوانە بخەرەوە کار تەوزەیەکە بەسەر فەقیرۆژدارە ئەوەی زرگوێز و سیتەک ئەوانە بۆ تاوا ناکەیت ئیتر بۆیانی پرۆژەی تازە دروست دەکەیت جا لە هەمان کاتەکو قەیرانی دارەیە حکومەت هەر تەندەری ئێلانەکە ئەم تەندەرانی کە ئەلانەکرێن بەڵندەران وەریەگرن دواتر ئەگەریەوە هەیە بۆ نمونێ سەواتان لێ نەهاتۆ متمانەیەک نەمابێت بۆی کە بتوان تەندەری وەربگرن متمانەی دروستە لەبەری لە لێو هەموو بەڵندەرانە دروست بووە لەگەڵ لایانی پەیوەندیدارە دروست بووە ئێستا زۆربەی کۆمپانیەکان یعنی تەندەر هاتووە ئەوە دوسێ جارە ئێعلانەکە کە زۆری ناگرێت ئەم پرۆژانە کێ جێبەجێیانەکات وەڵایتر وەستاوە تاشایەتی لەوانەیە لە سا یەک یا دوو کەس پێ وەریگرێ بەڵام بە شێوەیەکی گشتی کەسی وەری ناگرێت باشە کاتە دووە هەڵوێستی ئێوە چییە بێت ئەگەر هاتوو لە ڕێ ئەم لیژنەیە کە پێکتان هێناوە کارەکانی بەش بەپێی خۆی ڕۆی بە شێوەیەکی باشڕۆی بەڕێگا و بەڵام وەڵامەکانتان دەست نەکەوت هەڵوێستی ئێوە چییە شارەکانتان تەمانەوێت ئەگەر ئەرێنی بێت و وەڵامان بەرەوە بە شێوەیەکی ڕێک و پێک ئەوکو ئەرزم کردی ئێمە ئەگە هەشتمان بۆ نەکەی ڕێگەی یاساگرینە بەر یعنی شت بە شێواندن و تێکەڵبوون هیچ نەتیجەیەکی نابێت
ڕێگەی یاساییە گرینە بەر لەگەڵیانە و یاسا چی بڕێڕە ئێمە ملکەچێوی باشە بۆچی تا ئێستا لە 2014 ئێوە تووشیم گرفتە بوون و وەکو خۆی وەکو پێویست شایستەکانتان پێنادرێت و لەگەڵەوەشدا هەندێک باج و هەندێک بابەتی دیکە لەسەرتان خورس بووە لە کاتێکا کە کار ئیژ و کار نییە چۆن تا ئێستا لە ڕێگەی یاسا و هیچ ڕێگەیەکتان نەگرتووەتە بەر بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە؟ بەڵێ خۆی کە تووشی ئەم کێشەیە بووین کۆمەڵێ پاسایان هێنایەوانێ لایانی پەیوەندیدار وەکو دروستبوونی شەڕی داعش کە هات نەخۆشی کۆرۆنا نەبوونی بودجە ئەمانەیان کرد بە بیان و خۆ ئێمەش خەڵکی ئەم وڵاتین ڕۆڵی ئەم وڵاتین ئەبێ یارمەتی دەری لایەنەکەی تربین ینی تا ئێستا ئێمە سەبرمان گرتووە بەڵام حکومەت هیچ ئاوڕێکی بەزیانی لە ئێمە نەیاوەتەوانێ هیچ ئاوڕێکیان لە ئێمە نەیاوەتەوە ئێستاش وەک عەزم کردی کە پەنامان بۆ جەنابی کاقوبات بردو کاقوبات وەکو فریادڕەسێ فریامان کرد بۆ وەرگرتنەوەی ئەو حەقانە ڕاستە باشە بۆ هیوایی کە بتوانن هەموو مافەکانی خۆتانتان پێ بدرێت و هەوڵەکانتان جێگەی خۆی بگرێت زۆر سپاس بۆ محەممەد ئاتا جێگری سەرۆکی لە خی سلێمانێتی بەڵندرانی کوردستان سپاس بۆ ئامادە بوونێت بەخێرهاتی دووبارە دەستان خۆش بێت.